لەیلا تەعلۆ گەڕاوەتەوە بۆ بیرەوەریەکانی ساڵی 2014 لەو شوێنەی کە 6 ساڵ لەمەوبەر دەیان یادەوەری تاڵی تێدا تۆمار کرد کاتێک داعش هەڵی کوتایە سەر شنگال و دەوروبەری لەیلا و کەسوکارەکەی لەلایەن داعشەوە ڕفێندران و گواسترانەوە بۆ قەسر محراب لە ڕۆژئاوای تەلعفەر. ئەوە ئەو ڕۆژە بوو کە لەیلا لە ئازیزانی دابڕ. أتمنى لو راجع نفس يعني حتى لو كانت بيد الداعش. خۆزگە دەگەڕامەوە ڕابردوو هەتا ئەگەر لە دەستی داعشیش بوومایە خۆ هیچ نەبێ لەگەڵ خانەوادەکەمدا دەبووم برا و کەسوکارم زیندوو دەبوون گرنگ نییە چەند لە دەستیان دەمامەوە 5 ساڵ یان زیاتر خۆ هیچ نەبا بەیەکەوە دەبووین ئەو مەینەتیە بەلایەک کە چەشتومانە هەر چییە کە ڕووی دابایە بەس کەسوکارم لە دەست نەدایە. لەیلا زیاتر لە 4 جار کڕین و فرۆشتنی پێوەکرا هەر جارێک بە 6,000 دلار فرۆشراوە. 2 پزیشک و 2 سەرمایەداری سعودی لە نێو داعشدا کڕین و فرۆشتنیان بەم کچە کردووە و 2 جاریش دووجیان کراوە و منداڵەکەی لەبار براوە. ئەمە لە کاتێکدا داعش بانگەشی بەوە دەکرد کە لەباربردنی منداڵ قەدەغەیە. نمونەی داعش وەکو هیچ شتێکی دیکە نییە چونکە لەسەر بیرروباوەڕێکی هەڵەدا مەزراوە و بەرەو جێبەجێکردنی کۆیلایەتی و دەسترێژی سێکسی بۆ سەر ژنان سەری کێشە. ئەمە جیاوازیەکی ڕیشەیە و بە سیستەم کراوە. لەیلا لە ژێر دەستی داعش مایەوە تاکو ڕۆژانی بەر لە ڕوخانی خەلافەت. لەیلا و منداڵەکانی بە هاوکاری قاچاقچێک بە بڕی 19,500 دلار ئازاد کرا. کە لێرە بووم هەرگیز بیرم نەدەکردەوە ڕۆژێک ئازاد دەبم. ئێستا لێرەم و ئازادم بەڵام هەرگیز ئەو ئازارە لە بیر ناکەم کە تووشی ئێمەیان کرد. لەو 6,470 کوردە ئێزیەی داعش لە 2014 ڕفاندنی نزیکەی 3,500 کەس لە ژێردەستی ئەوان دەرهێنراون. هێشتا زیاتر لە 2,900 کوردی ئێزدی بێسەر و شوێنن کە لە نێویاندا 1,334 کەس ژن و کچن. ڕێکار عەزیز ڕووداو.